سێ ڕۆژنەوەم بەر کەسێک نزیکی ئارتیبانکە وتی هێزە کات بەشێک لە سکوێریتەکانی ڕەوانی ماڵێک کرد و نەو کەسی تەزجی کردووە هومەیلەش چارەنووسی نادیارە. وتم چێوە هێزە وتی ئیدریس سیلڤان بارزانی. وەڵاهی یعنی عیب نەبا پێ دەکەین. پێشم وتم کاچم تۆ دڵنیای لەوەی کە ئیدریس ئاخر عەقڵ قبوڵ ناکە ئیدریس ماڵی نێچیر بستنە سە هێزەکی مەسرور بارزانی چش عەمودی فەقەریان ئەوەدە شادەماری ئابووری بانق و ئارتیبانک زۆر ئەوەیە. وتی دڵنیابە لە ڕاستی ئەو هەواڵە نەوێرە بەڕاستی تا ئێستاش خۆم دەزان لە پێشەمەوە منە هەواڵەم بڵاو کردەوە نەوێرامە بڵاوکەمەوە کە ئەوە ئیدریسیانی فعلەن ئەو سەرچاوی بە منی گوت زۆر بە دەقیقە بوو کەسێکی ڕازگۆشە دەمە چ دەیناسم بەڵام من ناتوانم حەزم بکەم کە ئیدریس سیلڤان بارزانی بستە سەر ئەوە ڕەنگی شتەکە ڕاست بەس یعنی ئەگەر ڕاست بی خەلەلێکی زۆر گەورە هەیە. ماڵی نێچیروان بارزانی لە قیمەی سوڵتەی کە نێچیر سەرۆکی حکوومەت بوو کولفی کول بوو مەسروو پێرن جرئەتی نەکردیەوە لەگەڵەوەی مەسعودی ئامۆزای بکە و ئێمە دەزانین ڕاستە ئیدریسیان زۆر خۆش دەوێت لە مەسعودیەوە لە هەموو لە مەسعود خۆشیان دەوێت بەڵام بێتە سەر ئەو مۆزای شابتڕێنی دەکەم بستە سەر ئەوەی پرسیارێکی گەورە هەیە ئەگەر ڕاستبی پرسیارێکی گەورە هەیە ئیدریس سیناریۆیەوە کرا دەیانەوێت ئارتیبانک هەژماری من کە زۆر قێزەوەم بۆیان ئەوانە ڕەنگی کۆمەڵێک نهێ پرسیارە سویدی دەرێ فڕۆگەتێکن گەورەیە زۆر گەورەیە کە تو بڕوا بکەیت ماڵی نێچیر بستنە سەر شادەماری ماڵی مەسعود بارزانی و دەریان بکەن. برادران خۆبەرەی هەیە فعلەن هێزەک چووە دیار نییە مەزمعەک سکیۆریتیان دەرکردیە نۆ کەسیان گرتبوو دەڵێن دوای دوو کەسمایە هومەیلە لە ماڵێک دەنگۆکان هەیە هومەیلە گەردی لە ماڵێک دەست بەسەر کرا دانرا لە ماڵی خۆتی وابزانم عەرەبێکی عێراقی لە بانقەشی عێراقی ئەو دەزی کرایە کە نازم لینک و شتەیە شتەک ڕوودایە وایە ئەو تەفسیرە بڵاو بوویتەوە حقەتەکەی چۆنە ئێمە لە ژوورۆنی بەڕاستی بەڵام ئەو پرۆسەیە ڕوویدایە بەس عەقڵ قبوڵ ناکاتن ئیدریس بچێتن ناو بانقی ئارین و مەسروو مازانی ئارتیبانک ئێستاکە سەر بە ئەوەیەوە گەورەترین پرۆسە ئەوەی بانقی ماڵی بارزانیە کە سەر بەوان لەسەر هەژماری منە بۆیە ئەوە پرسیارێکی زۆر گەورە دوو لەسەر ئاگرە کەوتنەوەکە یعنی برادران ئەو دەنگۆیش پەیدا بوو بەدەر لەوەی کە مەسەڵی تەئمینە چکە ئەو دەرکەوت هیچ ئەوە یان بە خۆیان ماڵی بارزانیشان نەک ئاسایش ئەوانە مەسئولە هەرە باڵاکان کە ئەو سوستانەی دەکەن یان ململانی نێوان خۆیانە مستحیلە لەوە زیاتر دەربچی کاکە خەڵک کۆمنتێک دەنووسی دەیبینەوە کۆمنتێک وەرە بڕۆ دوو شەق لە پارتێکی بدە بزانە کوو بە 2 سەعاتی دەتگرن عەجەبەن ئەوە بۆ هەژنۆ ئاگر دەستی ئەو جارێ بە ڕۆژی ڕووناچیان کە لە بەرەوەی گوتمان بە شەو ناکرێت کەس ناچیرێ ئەو پرۆسەیە جگە لە مەسەلەی تەئمین هەتتا گومانی ئەوەش پەیدا بووە کە ئەوەش منتقێتی هەیە شەڕی مافیاکانە شەڕی ناو خێزانی بارزانیە هینایەتیانە ناو ئەوە کە لەسەر شەڕی سکوێریتیە ئیتر من نازانم ئاسایشەکە باڵاکان لە پشتن ناوێرن کۆنتڕۆلەکان مەسەڵەن چکو ئەسمەد ئەرگوشی دنیایەک شتی لێژیرا ناوێرن هیچی لێ بکەن یعنی یان دەبی بیکوژن یعنی دنیایەک نهێنیانی لایە زە نقطەکان لێرەدایە برادران ئەو ئاگرسوستانە نیشان ئەوە دەدات یا ململانیش زۆر قرس و یەکلاکەرەوە هەیە کە ماڵی بارزانی لە نێوان خۆیان ئەوە لە ئاستی ئاسایشی دیچکە نییە ئەو شتەیە دەکرێت کۆ ئابڕووی ئیدارەی مەسروور بارزانیان برد ئەو هەموو تەخریباتە شتێکەم زار لە سووتان دەست پێ دەکات و کەس ناگیرەوە وتە قەشمەری خانەکەکەەوە حکومەت نمایە ئەوەی ئێستا لە هەولێرە دەکرێت خەڵکی هەولێرێ بە خۆتان دیفاع لە ماڵ و مولکی خۆتان بکەن هەرەسدا بنێن ئەو حکومەتە یعنی حکومەتی خەڵک نییە دیفاعتان لێ بکات
ئەوە باشترین نمونێ ماڵەکانتان دەسووتێنی دەیە بە دوو قسە ڕەنگی بە دووری مەزەسبێن دوو کادری پەکەش بینتە تەلەڤیزۆنی بێ پەککە بووە ئەگە بەینیان خراپ بی ها یعنی ئەوەش بڕوا بکە ئەو تەفسیرە لە ناویان سوڕا بووە کە بەم لەواندا بێت کاتش خۆش.